دیارە معلومە کۆنگرەی چاری یەکێتی نیشتیمانی کوردستان یەکە لە هەرە کۆنگرە سەرکەوتووەکانی یەکێتی و تاکە کۆنگرەیە کە بەبێ مەشاکل لێ تەواو بووین تەنانەت هیچ گلەی و ڕخنەیەکی واژ نەبوو کە زۆر زەقبی و ئەم کۆنگرەی فریاد ڕەز بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی لە بارودۆخێکی زۆر لاواز و خراپدا بوو و ناکۆچی قوڵمان هەبوو کە دوور بوو لە سیاسەت و فەلسەفەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازی مامجەلال خۆشبەختانە دوای کۆنگرە کۆتایی بەم منافەسە ناشەرعیانە هێنا و ئەم باڵ و شتان خراپانەی کە بوو نەخۆشیێک بەسەر جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی پێهات و ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتە سەر ئەو ڕێچکە ڕاستەی کە لە ڕێبازی سەرۆک مامجەلال بۆ جێبەجێکردنی ئەرک و خۆناغی داهاتوومان کە واجبێکی سەرەکی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە من بداتە بەرێ بۆ تەواوکردنی خەبات و تێکۆشانی لە چەند ساڵی ڕابردوو کە بۆی تێکۆشاوە. دیارە خۆتان دەزانن مەڵبەندی چاری ڕێخستنی دۆگێک لە مەڵبەندە هەرە ئالۆز و معقەدەکان بەهۆی ئەوەی پاشماوەی 6 مەڵبەند و 2 مەڵبەندی تریش لە شنگار و مووسلیش کادری هاتە ناوێ ڕێژەی کادری لە پلە باڵاکان زۆرەوە کێشە و ئالۆزی زۆری تێدا بووە بەهۆی کۆنگرەوە بەڵام خۆشبەختانە ئێمە تا ڕادەیەکی باش ئەم کادرانەی کە نیگەران بوون لە دەرئەنجامی کۆنگرە یان لە شێوازی مامەڵەی دوای کۆنگرە و پێش کۆنگرە توانیتمان ڕێژێکی هەرە زۆر ئاش بکەینەوە و سەردانیان بکەینەوە خۆشبەختانە بە ڕوحێکی برایانە و هەواڵانە ئەم نەتیزەی هەڵبژاردنەکانی ڕابردووشیان قبول کرد و ئێستا شان بەشانی ئێمەمانان کار دەکەن بۆ گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەباتی بەردەوام هەیە بۆ درێژەدان بە ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال و ئەم کارانەی کە لە ڕابردوو هەواڵانی پێشتر وەکو مەسئولی مەڵبەند تاوایان نەکردی ئێمەمانان دەست پێکردێ بۆ گەشەکردنی یەکێتی تەواوکردنی ئەم کارانی کە لە ڕابردوو نەکراوە بەدڵنیاییەوە ینی خەڵکی ناڕازی شەردەمینێ بەڵام ئێمە کۆڵ نادەین وەکو ئاراس وەکو بەندەک من ئامادەم ماڵ بە ماڵ بچم کە چوومە بۆ هیچ شوێنێک کە ئەمانەی عادز بوونە ڕۆژێک لە من بیان لە هەر هەواڵێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان چوومە بۆ مالیان بۆی ئاشان بکەینەوە بەڵام دڵنیایە ینی کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارینە دڵیان گەورەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هیچ هەواڵێک جێ نایێن و خۆیان لە سەنگەری هەرە پێشەوە دەبین لەوانەیە بەشێک لە هەواڵان بەهۆی تەمەنیان بەهۆی نەخۆشییان بەهۆی ماندیبوونیان لە 30 سال لە قۆناغەکانی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا پشتیان دای بەڵام بەدڵنیاییەوە پشتیوانە چ لە ڕووی تەجروبەی سیاسی ڕاوێژکردن پێیان کەم زۆر ڕاوێژ بە چینی کۆنەکان دەکەم کە مێژوو خەباتێکی دوور و درێژیان هەیە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە باگراوندێکی باشە بۆ ئێمەوە بە تایبەتی کە ئەمانە تەجروبەی زۆریان هەیە دەتوانین سوود لە تەجروبەکانیان وەربگرینەوە ئامادەییان هەیە بۆ ئیشکردن و بۆ پشتیوانیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوی کادرانی بادینان دڵنیام درێغی ناکەن بۆ گەشەکردنی یەکێتی. وەڵام پرسیارێکی قورسە بە خۆم وەڵام دەمە بەڵام ئەوەی لەسەر ئەرک و شانیم بووە لە شەژمانجی ڕابردوو کە دەست بەکار بوومەوە ئەوەی لە توانامدا بووە کردومە و چمە ناو عومقی جەماوەر و ماڵە شەید و پێشمەگە دێرینەکان لە هەموو ڕۆیەکەوە لە ئەوەی خزمەت پێویست بی لەسەر شانیم لە توانامدا هەبووە کردمە ئیتر دڵنیامیش کە ئەم خزمەتانەی دەکەین بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و ماڵە شەید و پێشمەگە دێرینەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە خەڵک دلی پێخۆشەوە جەماوەریش تا ڕادێکی باش ڕازین من زۆر خۆم پرس دەکەم لە خەڵکی لابەلاژ و خەڵکی بێلانیش ئەدایەکەماوەکە بکەن تا ئێستا باشە بەڵام شەرت نییە هەموو هەواڵێکی یەکێتیش بە ئیشکارەکانی من ڕازبی هەموو شتێک نزبیە لەوانە نیە 100% بی بەڵام ئیتر ئێوە ڕاگەیاندکارن دەتوانن لە ناو جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانش پرس بکەن ئایا ئەدای ئێمە چۆن بۆ بەڵام من ئەوەی لەسەر شان و ئەرکی من بووەوە کە پێویست بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێغیم نەکردووە و درێغیش ناکەم. بە دڵنیاییەوە ئێمە سێ مەڵبەندی دەستە خوشکین لە مەنجیقەکە و پشتیوان یەک دەکەین پرۆژەی باشمان هەیە و بە تایبەتی لەسەر من و کاک شێخ داود و کاک حاکم سابیرەوە بە تایبەتی شێخ داود کاری باشمان کردووە پرۆژەی هاوبەشمان هەبوو بۆ گەڕانەوەی ئاوارە ئێزدیەکان بۆ شنگال نزیکەی 4 مانگ 3 مانگە ئیشی جدیمان لەسەر کردووە هەماهەنگی باشمان هەبووەوە لە پرۆژەی ئەو کارانەی کە پەیوەستن بە
هێلی تەماز لە نێوان شنگار و مووسڵ و بادینان کە خەڵکێکی زۆری ئاوارەوە تەنزیم و ڕێخستنەکانی ئەم دوو سنوورەش لە سنووری دووەکەن کاری باشەوەمان پێکردووە پێکەوە سەردانی خەڵکمان کردووەوە هەماهەنگی باشە پرۆژەی باشەیە بۆ ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم منتیقەوە پشتیوانی ئێمە کە بەدڵنیاییەوە مەڵبەندی دۆک لەسەر قاچی خۆی زیاتر وەستاوە لەبەر ئەوەی ئاوارە نەبوونەوە شوێن و بارەگاکانمان لە شوێنی خۆن بەڵام مووسڵ و شنگار لەوانێت جیاوازی پێویستی باوکاری بێ ئێمەش پشتیوانیان تا ئەوەی پێویست بێت. وڵا ئێمە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و بە تایبەتی ئێمە کە لە سنوورێکین برا مەسیحیەکان و ئاشوورەکان زۆر تێدان پشتیوانی ئەویان دەبێت کە بگەنەوە مافەکانی خۆیان و ئەم نوێنەرانی لە پەرلەمان دادەنێن نوێنەری ڕاستەقینەی ئەوان بێت و هیچ لایەنێکی سیاسی تەدەخل نەکە بۆ بەرژەوەندی شەخسی خۆی کە ئەمە بەڕاستیمە دەزانین لە ناخەوە ئاشووریەکان و برا مەسیحیەکان نیگەرانن لەم بابەتەوە لەوانەیە لە کوردستان بە خراپ بەکارهاتی مەوزعی مەقاعدی ئاینزایەکان یانەتەوەیەکان ئەمە بەڕای یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەبێ لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ئەم مافە و ئەم ئازادیە بدەینە ئەو برایانەمان کە خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرنەوە بتوانن نوێنەری ڕاستەقینەی ئەوان بن نەک نوێنەری یەکێتی یان پارتی لایەنێشتر بن بۆ ئەوی بتوانن دیفاع یان نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکەی خۆیان بن لەناو پەرلەمان بۆ جوانترکردنی حکومڕانی هەرێمی کوردستان چ لە ئاستی ئەنجومەنی وەزیرانیان لە پەرلەماندا لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ لەبیرتە لە 1992 بە تایبەتی لە بادینە عێراقەتێکی برایەتی زۆر بەهێسە بۆ پشتیوانیی زۆر بوو بۆ ئاشوورەکان ئەمە پەیامیان دەینە کە ئەمە ئەو پشتیوانی هەر بەردەوام دەبی و زیاترشی دەکەین بۆ گەشەکردنی پێکەوە ژیان و جوانترکردنی ئەم ڕەنگە جوانانەی کە لە یان ئەو پێکاتە جوانانەی کە لە کوردستان نیشتەجێت. وڵا بەدڵنیایە من لە ڕووی علاقاتەوە زۆر باشم لەگە پێکاتەکانەوە بە تایبەتی برای ئێزدەکان ینی علاقاتێکی برایەتی زۆر بەهێزمان هەیە و من سەر ئەم زوڵمەی کە لە برای ئێزدەکان کرایە بەڕاستی بەلای من ناخەژێنە من ئەوەی لە توانامدا بۆ کردیتم تا ئێستا دووسێ بەرپرس کە گۆڕانکاریم تێکردووە برایانی ئێزدیم داناوە و دووسێ سنتەری گەنجانم بۆ برای ئێزدەکان داناوە ئێمە هەرچیمان پێ بکرێ وەکو مەڵباند وەکو ئاراز بۆ ئێزدەکان دەکەم لە ڕابردوو لە کۆنگرە و لە دانانی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان مەوزوعی ئەنفاڵی شنگار و جینۆساید لە 5-6 پرۆگرامی لاپەڕی پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان بە واضحی باسمان کردووە بۆ ئیشی لەسەر بکەین بۆ پێکاتەکانی ترەوە مەسیحیەکان و ئەرمەن و ئاشووری و کورد و هەمویان ئێمە بەو پەڕی ڕێزەوە دەڕوانین ئەوان چکە ئەم وڵاتەی ئێمە بەم پێکاتە جیاوازانەوە جوانە هەمیشە وەکو گولێکی بەهاروان لەناو کۆمەڵگاکەی ئێمەوە ئێمە نەهجی سیاسەتی سەرۆک مامزرات جێبەجێ دەکەینەوە ڕێبازی سەرۆک مامزرات کە پشت و پەنا دەبین بۆ ئەوانەی ئاینیان جیاوازیان لە ڕووی نەتەوایەتیوان لە ڕووی هیچ هەر بیر و شتێشتربی ئێمە پشتیوانیان دەبین هاوکاریان دەبین بۆ ئەوەی لانی کەم واجبێکی ئەساسی سەرشانی خۆمان سوکەین کە ڕێبازی سەرۆک مامزرات وامان پێ دەڵێ. بەدڵنیاییەوە ئێمە پاش ئەوەی دراسەیەمان کردێ کە بەهۆی نەبوونی لا مەرکەزیات یان لە دوای تێکەڵاوبوونی ئیداری سلێمانی و دۆک بەڕاستی نەعەدالەتی زۆر کرا لەگەلێک شار و شارۆچکان جیاوازی دەکرێت لە ئاستی حکومڕانی و شێوازی بەڕێوەچوونی مامەڵە و ژیان و ئیدارەدانی ڕۆژانەی کاروباری حکومڕانی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەکتیڤ بەڕێوەێنەوە چۆ بۆ ئێمە باشترین هەنگاومان ناوە و باشترین پێشنیارمان کردووە کە مەوزوعی لا مەرکەزیەت جێبەجێکی لا مەرکەزێتی ئیداری و دارایی و ئەمەش لە کاتی پێکەینانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە ئێمە یەکێک بۆ لەو خاڵانێک کە ئیتفاقمان لەسەر کردووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی ئەم بڕگەیە جێبەجێکەم بەدڵنیاییەوە ئەگەر ئەو بڕگەیە جێبەجێ نەکرێ ئەمە ئیتفاقەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەکەوێتە بەردەم مەترسی چکەمە یەکێکە لە خاڵە هەرە جەوهەریەکان و مەبەستمانش لە ئەمە ئەوەیە بۆ ئەوەی دایمە لە لا مەرکەزیەت دیموکراسەتی زیاتر لە حکومڕانی و دەسەڵات زیاتر شۆڕ دەبێتەوە بۆ خەڵکی دەبەر و سنوورەکە بۆی بتوان بە ئاسانتر ئیشەکان جێبەجێ بکەن. بەدڵنیاییەوە پارێزگای دۆگێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگاچی گرنگە لە ڕابردوو خەباتی زۆرمان بۆ کردووە
پێشمەرگە و کادری دڵسۆزمان لەم منتیقە هەیە شەهیدی زۆر تێکۆ شەرمانداوە لە منتیقەیەوە من پێم وایە دوهۆک یەکێک دەبی لەو شارانە کە قازانجی گەورە دەکە لە پرۆسەی لا مەرکەزێت چکە هەم لە ڕووی دەواازەی سنووری و داهاتی ناوخۆوە ساید ئەم مەوزوعی نەوت و ئەو کازە سروشتانی کە لە پارێزگای دهۆیەک هەیە دەتوانی زیاتر خەڵکەکەی سوود لێوە بگریتەوە بتوانێت زیاتر هاوڵاتیان یان گەنجانی ئەم شارە سوودی زیاتر لە پرۆسەی لا مەرکەزە وەرلەگری بۆ ئەوەی ماف و حقوقی هاوڵاتیانی ئەم شارەش پارێزراوی کە تا ئێستا پارێزگای دووەک هەژارترین شارە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم غوبنەش لەسەر پارێزگای دووەک هەڵبژێت. نا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونی قەیران کە لە نێوان هەرێمی و کوردستان و عێراقدا هەبوو لە ساڵی 2014 ڕێی یەکێتی زۆر وازەح بووە کە ئێمە ئەم سیاسەتی نەوتی سربەخۆ و ئابووری سربەخۆ شکست دێنین ناتوانین ئەم سیاسەتە تا سەر ببین. بەڵام بەداخەوە پارتی کە زۆرینەی حکومڕانی لەدەست بوو لە ساڵی 2014 اتهامی دەکردکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت بچی لەگە عێراق ڕێبکەوی بەڵام ئەخیرەن دوای 7 ساڵ لە ماندیبوونی خەڵک لە نەبوونی بودجە و بڕینی بودجەی خەڵک گەیشتە ئەو قەناعەتێک کە ناتوانانی ئەم ئابووریە سربەخۆی هەرێمی کوردستان بودجە و شایستەدارایەکانی مافی هاوڵاتیان جێبەجێ بکە ئەوە ئێستا هەوڵ دەدەن کە لەگە حکوومەتی عێراقی ڕێکەون تاکە چارەسەر بۆ دەربازبوون لەم قەیرانە ئێمە بتوانین لەگە حکوومەتی عێراقی مەرکەز ڕێک بکەوین بۆ ئەوەی بتوانین ئەم بارودۆخە ئاڵۆزەی ئێستا هەیە لە ڕووی اقتصادەوە جێبەجێ بکەین چکە سیاسەتی هاوردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بە سربەخۆیی و سیاسەتی دارایی سربەخۆی هەرێمی کوردستان فەشەل هیناوەوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە بەشێکین لە حکومڕانی بەڵام زۆرینەی حکومڕانی بەدەست پارتی دیموکراتی کوردستان وەیە و ئەوان هەڵگری ئەم پەیامە بوون کە بە ئابووری سربەخۆ دەتوانن میلەتەکە باشتر بژێن بارودۆخی ئابووری میلەتەکە باشتر بکەن بەڵام بەدڵنیایەوە بیرۆکەکەیان ڕاست نەبوو و هەڵەیەکی گەورەیان کرد و ملت تووشی ماڵوێرانێکی گەورە بوو و وەزعی ئابووری خەڵک لە ئاستێکی زۆر خراپدایە و ئێستا ئەم بەهۆی نەبوونی موچە و بارودۆخی خەڵک تەبەقاتی چیناتی دروست بۆ لە ڕووی مادیوە تەبەقەکێک کە وەزعی باشە بەڵام سەتا هەفتای کە ئەوانەی مامناوەدن ئێستا بەشیشان لە ژێر هێلی هەژاریدان و گەنجان کە هیچ شوێنێک نەبی تیا ئیشی تێدا بکەن و خۆیان نەبینەوە لێ بتوانن ژیانێکی شایستە ببینن خێزان پێک بێن خانوو بۆیان بکەن بە دنیایەوە ڕوولهاندران دەکەن کە ئەمەش کەرەستەشی گەورەی مرۆیی لەدەست دەدەین و لە داهاتوو زەرەر بە میلەتەکەمان دەگەینی بۆیە هەرچی زۆرە پێویستی بە یەکگوتاری و وەلانانی ناکۆکیان هەیە بۆ ئەوەی بتوانین پرۆسەیەکی باشدا بنین بتوانین سیستەمێکی جوان دارایی و اقتصاد و شەفافبوونی داهاتی نەوت و خاڵە سنووریەکان بۆ ئەوەی بتوانین حکومڕانێکی ڕەشیدتر بکەین لە هەرێمی کوردستان ئەمەش تەنها بە پێداگیری لایەنێک نابێت دەبێت هەموو لایەنەکان یەکگرتوو تەبابن بتوانین سیستەمێکی گونجاوی پێشکەوتوو بۆ میلەتەکەمان دابنین بۆ ئەوەی ئەم قۆناغە سەختەی کە لە ڕابردوو پێدا دەرباز بووین جارشتینێتەوە پێشوە. وڵی بە دڵنیایەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر قورسە ئێمە لە حکوومەت لە هەرەمەکە هاوبەش شریکاتیمان هەیە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکە بەڵام لە حکوومەتی لۆکالی محەلیەکان ئێمە هاوبەش نین و تەنانەت ئێمە نەک بە ئۆپسیۆنش حسابین دەداخەوە کە ئەم قسە دەکەم دەسەڵات لێرە یەکێتیەکان بە نەیاری خۆیان دەزانن ئەمە بۆ ئێمە یەکێتی قورسە لە عینی حاڵەت ئێمە بەشدارین لە حکومڕانی ئەم وڵاتە بەشێکین لە سیستەمی حکومڕانی لە هەرەمەکە بەڵام لێرە هیچ دەسەڵاتمان لەدەست نییە و کە قسەیەکی دەکری ڕخنەیەکی بنیان نەدەێت کاکە ناکرێت تو لە دەسەڵاتی چۆن دەبی ڕخنە لە دەسەڵاتی کاکە من لەم سنوورە دەسەڵاتم نییە و بە ئۆپۆزیۆنیشم حساب ناکرێن و نەک بە هاوبەش بە نەیار هەژمارمان دەکرێت ڕۆژانە ئەندام و کادیر و هاوڵاتیانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوبەڕووی سزای سیاسی دەبنەوە لەو منتیقەیە دەستگیر دەکرێن و ڕاگەاندکارەکان خۆتان ئێوە کە بەش دیارن ئەعلامی یەکێتی نیشتیمانی کوردستانن دەستگیرتان دەکەن لەسەر بەسەکترین چاڵاکی بۆیە ئەمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمەی کادیرانی بادنیان قورسە وەڵا ئێمە لە داهاتوو بەڕاممانداناوە کە
ڕخنەی بنیان نەربین ڕخنە بگرین لەم دەسەڵاتی ئێستا کە حکومڕانی پێدەکات لە دووەک بە شێوازێک بیکە لە ئاستی ئەوەدا بێ ڕخنەی بنیان نەربینەک ڕوخێنەرەوە بتوانین سیاسەتی خۆمان بە فۆرمێکی نوێی دوا کۆنگرە بیکەین نەک بەو فۆرمەی لە ڕابردوو ڕاستە ئێمە لە دەسەڵاتی هەرەمەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەسەڵاتی سەرەوە بەشدارین بەشێک لە وەزارەتەکان بپی حەزبی خۆمان بەڵام لە پارێزگای دۆکیش دەسەڵاتێکمان نییە ئێمە نەوی بە چاوی ڕخنەگر تەماشای دەسەڵات و یان تەماشای ئەم کەم کورتیانێک کە لە پارێزگای دووەکەی بکەین بۆ ئەوەی بتوانین سیمای حکومڕانی جوانتر بکەین لەم شارە.